بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بەژمارە لەگەڵتانین بۆ ڕوونکردنەوەی قەرزەکانی نێوان حکومەت و هاوڵاتیان بۆتان ڕوون دەکەینەوە کە حکومەت 24 تریلیۆن دینار قەرزداری موچەخۆرانە و باسی قەرزەکانی حکومەتیش دەکەین لەسەر هاوڵاتیان لەگەڵمانن. بەڵێ ئەگەر سەرەتا لە قەرزی موچەخۆران لەسەر حکومەتەوە دەست پێ بکەین، دیارە بۆ یەکەمین جار کە سیستەمی پاشەکەوتی موچە داهێنرا لە ساڵی 2016 بوو لە مانگی دوو حکومەت بە پاساوی دابەزینی نرخی نەوت سیستەمی پاشەکەوتی موچەی داهێنا. بۆ یەکەمین جار بینە سەر ئەو موچانەی کە حکومەت تاوی بڵین تاوی موچەکانی نەداوە، 12 موچە حکومەت بە تاوەتی موچەی نەداوە. ساڵی 2015 حکومەت 4 موچەی نەداوە کە موچەی مانگەکانی 9 10 11 12 لە ساڵی 2015 تەنها مامۆستایان موچەی مانگی نۆیان وەرگرت، ئەگەر چین و توێژەکانی دیکە موچەی مانگی 9 و 10 و 11 و 12یان وەرنەگرت. ساڵی 2017مان هەیە، ساڵی 2017 موچەی مانگی 12 بە تاوەتی نەدرا، هەروە ساڵی 2020مان هەیە موچەی مانگەکانی 4 و 5 و 6 و 7 لەگەڵ 8 و 11 و 12 نەدرا. کۆی ئەو موچانەی کە نەدراوە لە حکومەتی هەرێمی کوردستان کۆی موچەی 12 مانگە کە دەکاتە 10 تریلیۆن و 560 میلیارد دینار. ئێمە بەلانی کەمەوە ئەو بڕێماندانەوە لیستی موچە ئەو کاتە لە دەوروبەری 875 بۆ 880 میلیارد دینارون، بەڵام ئێستا لیستی موچە زیادی کردو بۆ 920 میلیارد بۆ 930 میلیارد. بەڵێ بچینە سەر موچە پاشەکەوت کراوەکان، ئەو موچانەی کە حکومەت پاشەکەوتی کردووە لە ساڵی 2016 بڵێن ئەوەی کە بە پاشەکەوت دابەشی کردووە 12 مانگە کە لە ساڵی 2016 حکومەت 12 موچەی بە پاشەکەوت کراوی دابش کردووە. ساڵی 2017مان هەیە 11 مانگ حکومەت موچەی بە پاشەکەوت کراوی دابش کردووە. ساڵی 2018 بە مانشێوە 11 مانگمان هەیە کۆی ئەو موچانەی کە حکومەت بە پاشەکەوت کراوی دابشی کردووە 34 موچەیە و کۆی گشتی موچە پاشەکەوت کراوەکان 11 تریلیۆن و 275 میلیارد دینارە. واتە ئەو موچانەی کە بە پاشەکەوت کراوی دابش کراون بڕەکەی دەکاتە 11 تریلیۆن و 275 میلیارد لەو کاتە لە موچە بردراوە. سەرەتا لە 2016 و 2017 نیو موچە درا تقریبا مانگانە لە دەوروبەری 450 میلیارد دینار لە موچەی موچەخۆرەی مانگانە دابڕدرا، بەڵام لە ساڵی 2018 کاتێک کە خۆپیشاندان بەرەوە چوو خۆپیشاندانی مامۆستایان وەچین توێژەکان لە شاری هەولێر، ئەو کاتە حکومەت لە ژێر فشار زیاتر لە 150 موچەی پاشەکەوت کراوی گێڕایەوە، لەو کاتە دەستکاری موچەکرد. هەر لەو خۆپیشاندانە بوو لە مانگی سێ کە شەق لە مامۆستایەکی خاننشین لە هەولێر هەڵدرا، لەو کاتە ناڕەزایەتێکی زۆری لێکەوتەوە. بەڵێ بچین بۆ ئەو موچانەی کە بە لێبڕینەوە دابشکراون دەرە لە کابینەی نۆیم حکوومەتی هەرێم بە سەرۆکایەتی مەسرور بارزانی و جێگرایەتی قوبات تاڵەبانی داهێنانێکی نوێیان داهێنا کە ناویان ناوە لێبڕینی موچە، کۆی موچانەی کە لەو ماوەی لە ماوەی کابینەیە بە لێبڕینەوە دابشکران دەموچە بوو. بچینە سەر کۆی موچانەی کە حکومەت لەسەر موچەخۆرانە کۆی موچە بڵێن 12 موچەی نەدراو هەیە، هەروەها 34 موچەی پاشەکەوت کراو هەیە، 10 موچەشمان هەیە بە لێبڕینەوە. کۆی ئەو موچانەی کە بە موچەی نەدراو پاشەکەوت هەروە بە لێبڕینەوە دەکاتە 24 تریلیۆن و 600 میلیارد دینار. ئێمە تەنها موچەی بڵێنەوەی کە بە تاوەتی نەدراوە 12 موچەی لەگەڵ 34 موچە بە پاشەکەوت کراوی هەروە دەموچەش بە لێبڕینەوە هەژمارمان کردووە کە دەکاتە 24 تریلیۆن و 600 میلیارد دینار. ساڵانە ئێمە نزیکەی 11 تریلیۆنمان بۆ کۆی موچەی موچەخۆران دەوێت کە ژمارەکەیان 1,270,000 موچەخۆرە. لەمە قوبات تاڵەبانیە جێگری سەرۆکی حکوومەتە لە بانگەشەی هەڵبژاردن لە 21 2018 لە بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەدەنگێکی بەرز لە هەنگێک لە سلێمانی دەڵێت بەڵێنی گێڕانەوەی پاشەکەوتی موچە دەدەین و بەکردار دەیسەرمێنین، بەڵام خەریکە کابینەکە تاوە دەبێت
تاکو ئێستا ئەم بەڵێنەوە زۆر بەڵێنی تریش نەبراوەتە سەر ئەمە یەکێک بوو لەو بەڵێنانەی کە قوبات تاڵەبانی باسی دەکرد بەڵێ دیارە ئەمەش وتەبێژی حکومەتە وتەبێژی حکومەت باسی لەوە کرد بوو کە موچە پاشکەوتکراوەکان لای حکومەتی عێراقا ئەم لێ دوانەی وتەبێژی حکومەت لە 15/6 2022 ئەم قسەی کردووە دیارە پێشتریش سەرۆکی حکومەت لە ساڵی 2021 هەر لە مانگی 11 باسی لەوەی کردبوو کە پێویستە هەمومان داوای موچە پاشەکەوتکراوەکان لە حکومەتی عێراق بکەین ئێستاش باسی لەوە کردووە کە هەموو مانگێک موچیان داوە بڵێن مەسروور بارزانی باسی لەوە کردووە هەموو مانگێک لە کاتی خۆی موچیان داوە ئەمە لێدوانی 1/11/2022 لە کاتێکە لە سەردەمی کابینەکەی ئەو کە یەکێتی تێدا بەشدارە گۆڕان پێکاتەکان حەوت موچە لە ساڵی 2020 بە تەواوەتی نەدراوە هەروە دەموچەش بە لێبڕینەوە دابش کراوە کە کۆی گشتی دەکاتە 8 تریلیۆن دینار واتە لە سەردەمی کابینەی نوێ کە کابینەیەکی سێ قۆڵیە بەبری 8 تریلیۆن دینار موچەی موچەخۆران نەدراوە و تاکو ئێستش چارنووسەکەی دیاری نەکراوە هەرچەندە لە یاسای چاکسازی کە لە ساڵی 2020 دەرچووە وا بڕیار بۆ هەژمارێکی بانکی بکرێتەوە بەڵام تاکو ئێستا ئەو هەژمارە بانکیە نەکراوەتەوە کە بڕیار بۆ وەزارەتی دارایی ڕێنمایی دەرکرا بەوەی کە شایستەی خەرجکراوە و خەرج نەکراوی تێدا جێگیر بکرێت بەڵێ بچینە سەر قەرزەکانی هاوڵاتیان ئەوەی کە پێشتر باسمان کرد حکومەت ئەو قەرزانەی کە موچەخۆران لای حکومەتە 24 تریلیۆنە ئێستاش ئەو قەرزانەی کە لای هاوڵاتیانە قەرزی کارەبا 1 تریلیۆن و 260 ملیارە کە لەو ڕێژەیە 246 میلیارد دیناری هی دام و دەستگاکانی حکومەتە دیارە هاوبەشانی کارەبا ئێستا زیاتر لە 1 میلیۆن هاوبەشی کارەبا لە هەرێمی کوردستان هەیە کە خۆی دەبینێتەوە لە هاوڵاتی هەروە پیشەسازی کشتتوکاڵی و بازرگانیش بەڵێ قەرزی ئاو 450 میلیارد دینارە ئەو قەرزەی کە حکومەت لای هاوڵاتیانە قەرزی پێشینەکانمان هەیە کە لە ساڵی 2011ەوە 4 تریلیۆن دینار درا بە پێشینەکانی هاوسەرگیریە خانوبەرەیە پیشەسازیە کشتتوکاڵەوە قەرزی بچووکە تاوکو ئێستا 2 تریلیۆن گەڕاوەتەوە تقریبا دەوروبەری 2 تریلیۆن زیاتر لای هاوڵاتیان ماوە واتە کۆی ئەو قەرزەی کە حکومەت بە کارەبا ئاو پێشینەکان لای هاوڵاتیانە کۆی گشتەکەی 3 تریلیۆن و 710 میلیارد دینارە بەڵێ ئەگەر بەراوردێک بکەین لە نێوان ئەو قەرزانەی کە حکومەت 24 تریلیۆن دینار و 24 تریلیۆن و 600 میلیارد دینار قەرزی موچەخۆرانی لایە لە بەرامبەردا ئەو قەرزەی کە حکومەت لای هاوڵاتیانە 3 تریلیۆن و 710 میلیارە واتە ئەو قەرزانەی کە هی موچەخۆران لای حکومەتە هەش ئەوەندەی ئەو قەرزانەیە کە حکومەت لەسەر هاوڵاتیانە بەڵام ئێستا حکومەت ئامادە نییە پاشەکەوتی موچە بخاتە بەر قەرزەکانی بۆ نمونە ئاو و کارەبا و پێشینەکان بەڵام ئێستا بۆ نمونە لە ماوەی ڕابردوو لە هەولێر هەراو بەشێکی کارەبا سەروی 2 میلیۆن دینار قەرزدار بێ کارەبای ماڵەکان بڕیوە ئەگەر قەرزەکەی نەگەڕێنێتەوە لە سلێمانی بۆ شوێنە بازرگانیەکان هەر شوێنێکی بازرگانی 5 میلیۆن دینار قەرزدار بێ لە ماوەیەکی کەم دانەی گێڕێتەوە کارەباکەیان دەبڕێت تا پێتان دەگەینەوە بەخوای گەورەتان دەسپێری خواتان لەگەڵ